بۆچی پێویستە ڤیتامین سی بە شێوەی سیرەم بەکاربهێنین؟ ڤیتامین سی یەکێکە لە گرنگترین و باشترین پێکاتەکانی دژەپیربوون. کلیلی پاراستنی یەکڕەنگی و نەرمی و درەوشانەوەی پێستە. هەرچەندە ڕەنگە لە خۆراکی ڕۆژانەوە ڤیتامین سی بەدەست بهێنین، بەڵام ناتوانین گرنگی ئەوە بکەین کە ڕاستەوخۆ پێستمان سوودمەند دەبێت لەم ڤیتامینە. بۆیە پێویستمان بە بەکارهێنانی سیرەم هەیە تا پێستمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لێی سوودمەند بێت. لێرەدا ئاماژە بە هەندێک لە سوودەکانی بەکارهێنانی سیرەمی ڤیتامین سی دەکەین. یەکەم، گونجاو و سەلامەتە لەگەڵ زۆربەی جۆرەکانی پێست. دووهەم، تەڕێ و شێداری بە پێست دەبەخشێت. سێهەم، پێست دەبوژێنێتەوە و بە زیندوی دەیهێڵێتەوە. چوارەم، سووربوونەوەی پێست کەم دەکاتەوە. پێنجەم، هانی بەرهەمێنانی کۆلاژینی پێست دەدات. شەشەم، ڕێگری لە هەڵدان و سووتانی پێست دەدات. کەواتە پێویستە ڤیتامین سی بە شێوەی سیرەم بەکاربهێنین.